هەری هەیدە دەیدای وا دووبارەی تر مەرا باڵای شارم دەگرێتە خۆ دیسانەوە خەمێکی نوێ هەڵەبجەکەم دێنێتە گۆ وا دووبارە جەستەی گوڵان گەڵا گەڵا هەڵدەوەرێ باخی میر و کانی عاشقان پرسەی خەمی بۆ دەگێڕێ وا دووبارە دەپلێتەوە برینەکەی سەرجەستەی شار زامەکانمان دێتەوە سوێ هەموو ساڵێ شانزە یازار وا بەهارە و لەجێ شادی ئازار دڵمان دێنێتە جۆش هەموو ساڵێ باخی گشتی زامەکانمان دەگرێتە کۆش زامەکانمان دەگرێتە کۆش وا بەهارە و ئیتر لەنجەی کچانی شار نابینەوە وا بەهارە و ئیتر لەنجەی کچانی شار نابینەوە یا ئاواز و لەرەی دەنگی ڕەزازی بەبارێسێوە بەبارێسێوە نابینیەوە ئیتر هەرگیز ماڵە ڕەزاوەکەی پاشا وەکو جاران چاوەکانمان پڕکە لە باخچەی تەماشا لە باخچەی تەماشا ئیتر هەرگیز کوچە و کۆڵان شنەی بایەکیان لێ نایە هەزار خۆزگە هەڵەبجەمان بەم بێنازیەنە دیبەوایە بە بێنازی کە دەبینی دڵ ڕۆحمان وەژانەکە هەموو ڕۆژێ شانزەی سێیەک
همو روژه شانزه سیه خمکان من بالا بکن دست خوش به کردیار تو باش که شخون اتوانی قصر کی طبعا بداخل کاریگری لسر همومان هيا هزار خۆزگە کە بەبێ نازی هەڵە جەمان نەبینێ بەڵام هیوای باشتری بۆ خوازین هیوادارین باش بێ لەسا هیچم نێ کە تەنها بڵێم بەداخەوە ڕەنراوەکەی کاکدیار بەڕاستی زۆر کاریگەری لەسەر ڕاستەکەی هیچ شتێکی تایبەت هەبوو لەو کاتە بیرت کەوت بێتەوە من نامەتیم زۆر دیوە بەڕاستی ینی هەردووای هەڵە بچێژیانی بەڵام زۆر شتیە نامە یادەوە نییە دەست خۆش